ڕێکخراوی هاواری خێرخوازی موچەی مانگی 9 و 10 و جلوبەرگی بەسەر منداڵانی بێباوکدا دابەش کرد. سەرۆکی ڕێکخراوەکە دەڵێت زیاتر لە 400 منداڵ سوودمەندن لە هاوکاریەکانیان و مانگانە لە کاتی خۆیدا موچەی بێباوکان دابەش دەکەن. ئێمە ئەمڕۆ ڕێکخراوی هاوار کە یەکەم موچەمانە لە لقەکانمان کە ئێمە 4 لقمان هەیە، موچەی مانگی 9 و 10 و جلوبەرگە بەسەر مناڵانی بێباوکە دابەشی دەکەین. بەیانیش لە تەکێ و چەند سەماڵە ڕۆژی دووشەمەش لە منتیقەی شارەزور هەڵەبجەی تازە و سەی سادق موچە تەوزیعەکەین بەسەر مناڵانی بێباوکە وەکو ڕێکخراوی هاوار. وەڵی ئێمە زۆر سوپاسی خێرخوازانەکەین، خوای گەورە پاداشتی بە خێریان باتەوە. هەتا ئێستا نەیانهێڵاوە کارەکانمان بوەستێت، بەردەوام هاوکاریان کردوین. ئێمە گەر هاوکاری ئەوان و دەستکراوەی ئەوان نەبێ ناتوانین موچە و هاوکاری ئەم مناڵە بێباوکانە بکەین و داواکاری لیان کە زیاتر گیرفانیان ئاوەڵاکەن و هاوکاری زیاترمان بکەن، چکە لەمە دوازستانە خەڵک پێویستی بە نەوتە، پێویستی بە گەرمکردنەوە هەیە، پێویستی بە جلوبەرگی نوێ هەیە و مناڵانێکی زۆریشمانەیە کە بێباوکن و داوایان کردو کە ئێمە موچیان بۆ ببەستین، بەڵام بەهۆی نەبوونیەوە تا ئێستا نەمانتوانیە موچیان بۆ بەستی. سوودمەندانی ڕێکخراوەکە دەڵێن هاوکاریەکان کاریگەری زۆری هەبووە و ئەو موچەیە نەبێت هیچ سەرچاوەیەکی دیکەی داراییان نییە. جگە لە بەش منداڵانی بێباوک لە ڕێکخراوەکە پولی پەروەردەیی و ئاینیان بۆ ساز دەکرێت، لە ڕووی مادی و معنەویەوە هاوکاری دەکرێن. سپاسی ڕێکخراوی هاوارەکەم هەموو جەژنەکان خواردنمانە دەنێ، کاتی مەکتەبیش جلمانە دەنێ. ئیتر سپاسیانەکەین هەموو مانگێکیش پارەمان ئەدەنێ. وەڵا جلی پێ ئەکڕین و بازاڕ پێ ئەکەین و لە ماڵەوە شت پێ ئەکڕین و خواردن و خۆشی لەواکەم کە ئەم ڕێکخین ئەم موچەیە ئەدەم بە مناڵی بێباوک هەموو ماهەیە موچەکەمان بەدەست گەیشت، دەستیان خۆشە ماڵێ ناوە بێت. وڵای دەستخۆشییان یەکەم بە قوربانم کە ئەوە یارمەتی ئەم بێباوکانادەن و مناڵە نازدارانادەن و دەستخۆشییان لێ یەکەم و خوای گەورە لەوپایان زۆر کە و سەرکەوتویان کە و ئیشەڵا خوای گەورە سەرکەوتویان کە باشەشکو لەخوا بەزیاوێ بەش مانەکات و جا خۆشم خوانی بڕێخێزاندارم صاحب 6 مناڵم. ئارۆڵایی تر باشە خێرخوازان یارمەتی مەدەن ماڵیان ناوە بێ ئاخوا ماڵیان ناوە بێ ناوەڵە هەر ئەمە لای ئەمان وەرەگرم و تەواو. بەڵێ دەستیان خۆش بێرۆڵە زۆر سپاسیانەکەین ئەخوا هەر نمونەیان زیاوی و سەرکەوتوو بن ئینشەڵڵا. خێرخوازان هاوکاریەکان دابین دەکەن و ماوەی چەند ساڵێکە ڕێکخراوەکە بووە بە چەترێک بۆ کۆکردنەوەی بێباوکان و وەکو خۆیان دەڵێن هەوڵی ئەوە دەدەن منداڵەکان پەروەردەیەکی دروست وەربگرن و نەوەیەکی سوودبەخش بن بۆ کۆمەلگا. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.